راستی ئەم وەک ژنێت ئێزیدی ئەم گەلک سوپاسیا وان دەولەتاتکەین ئەوی پشتەوانیا جینۆساتیا ئێزیدیاکردین و موافقە سەرکردین و ئەمە هیڤیتکەین هەموو دەولەت بنە پشتەوان بۆ vê جینۆسایتێ و هاریکار بتلگەل جینۆسایتێ و هاریکار بتگەل ئێزیدیا و داجارەکەدی کاری سەتەکەدی سەرسەرێوان نەئێتەڤە و ئەم سوپاسیاوان دەولەتاتکەین ئەو دەولەتێت اعتراف بجینۆسایت ئەمە ئێزیدیا کردین داک و دەنگەمەل جیهانێڤە بتن ئەسیڤیت کەمش هەر ئێزدێکی هەبتن پێگیری پڕێنمایان بکەتن ئەفرێنمایان بۆ مەشوان دەولەتاتێن داکومەلە فێمە ئێزیدیان لە جیهانێ بێتە حەڕەکاندن و ئەم دیار بین و مافێمە بێتەستاندن. بڕاستی وەک شالی یاساییڤە هەکە تو بێ قیاسەکە دانێ بۆ اعترافکردنا ئەڤان دەولەتە و خاسەرەکە و دەولەتە دەولەتت مازمر یانژی دەولەتت دەنگێخوا بتت جڤاکێ دەولەتیدا gelek tiştekî giring e ji ber ku her qeziyeke jînosayîdê te bibêt dê nasîn wek jînosayd bo te du tişt divên êk jê noqta here giring ew e îtirafa dewlî ev wê jînosaydkirinê ji ber vê çendê jê ve tiştekî gelekî girin bû vê dimahîkê çendîn dewleta ku îtirafeke resmî kirî ev mesela jînosaydkirina kêzê êzdiya vî warî da û ev jî tiştekî pêşkeftiye bora dê pêşê xistin vê kêzê me dê hêlê نزیکترین وەخت عالەمیان جی وەک جلای دەولیڤە اعترافەکە ڕسمی پێ بێتە کرن.